سڵاوتان لەبێت لە شار پرێسەوە ئەم کاتتان باش. دکتۆر یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا ڕایگەیاند بەهۆی نەمانی دەرمانەوە لە نەخۆشخانەکەیان 120 توشبووی شێرپەنجە ژیانیان لە مەترسیدایە. دکتۆر یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا بە میدیاکانی ڕاگەیاندووە ناکرێت کە خزمەتگوزاری وەستا و خەڵک گیانی لەدەستدا. اینجا ئێمە قسە لەسەر بابەتەکە بکەین. ئێستا دوو جۆر چارەسەر نەماوە لە نەخۆشخانەی هیوا، زیاتر لە 120 نەخۆشیش لەسەر ئەم چارەسەرانن. ئێستا ئەم نەخۆشانە ژیانیان لە مەترسیدایە لەبەر ئەوەی چارەسەرەکەیان وەرناگرن. ئەوەشی ڕوون کردووەتەوە کەرتی تەندروستی لە سلێمانی زیاتر لە چەند مانگێک کە ئەم گرفتەی هەیە، بەڵام ڕۆژ بە ڕۆژ گرفتەکە کەڵەکە دەبێت. یەکێک لەو بەشانی ئێستا لە حاڵەتی وەستاندایە لە سلێمانی بەشی قەستەرەیە کە تایبەتە بە حاڵەتی کتوپڕی نەخۆشیەکانی دڵ، ئەویش لە داهاتوویەکی زۆر نزیکدا دەوەستێت کە ئەوەش وەستا بەڕاستی کارەسات ڕوودەدات، چونکە کەسانێک کە تووشی حاڵەتێکی کتوپڕی دڵ دەبن ڕەنگە پێویستیان بەوە هەبێت لە ماوەیەکی کاتی زۆر کەمدا چارەسەر وەربگرن. پێشتریش بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا بە شارپرێسی ڕاگەیاندبوو کەرتی تەندروستی سلێمانی بەگشتی و نەخۆشخانەی هیوا بە تایبەت لە دۆخێکی زۆر مەترسیداردایە و داوای لە حکوومەت و لایەنی پەیوەندیدار کرد خەمێک لە دۆخی سلێمانی و کەرتی تەندروستی بخۆن. ماوەی چەند ڕۆژێک کە کەرتی تەندروستی سلێمانی هۆشداری تون دەدات لەبارەی نەمانی دەرمان و پێداویستی پزیشکی لە زۆربەی نەخۆشخانەکانی سلێمانی و هەر بەو هۆیشەوە بەشێک لە نەخۆشخانەکان خزمەتگوزاریە تەندروستیەکانیان ڕاگرتووە.